بەڵام بەڕێزان لە چاوەری دووەمی ئەمڕۆی بەیانی باش کوردستان بابەت لەسەر بابەتێکی تەندروستی و ڕۆژانی پێشوو کە بە بەردەوامی تەوەریەکمان لەسەر بابەتی تەندروستیە. ئەمڕۆ قساکەین لەسەر گێژبوون یاخود نەخۆشیەکانی گوێ کە بە میواندارەتی بەڕێز دکتۆر کرمانج خەزنەدار پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ. دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس دکتۆر ئەنی ئەم نەخۆشی بۆ بینەران و هاوڕێیان ئەم نەخۆشی گێژبوونی کاوتری هەندێک کات کەسێک گێژە بێڵە لەوانەیە ینی گوێت بێ گەشتەکانە شتێکی هەبێ ئەمە چۆن هاانی؟ بەڵێ وەڵی نەخۆشی گێژبوون خۆی بە شێوەیەکی گشتی دوو سەبەبی ڕئیسی هەیە. سەبەبێکی ئەوانە تایبەتن بە نەخۆشیەکانی جۆ، سەبەبێکی ئەوانە تایبەت بە نەخۆشیە گشتیەکان شتە عامەکان. ئەگەر لەسەر جۆ قسە بکەین یانی واتە ئەو سەبەبەی کە تایبەتە بە جۆوە ئەتوانین وەکارەکانی باسکەین خاستن تایبەت بە جوێ. لە گوێ ئێمە دوو بەشی ڕئیسیمانێ. بەشی یەکەمیان عادەتن کە پێوتێ گوێی خارجی جواتە پێکاتی گوێی دەرەوە کە پێگاتوە لەم شێوە ئۆریکڵە و لەگەڵ قەناتێکی 2 سانتیم و نیوی. لە دوای ئەو گوێی ناوەڕاستمانێ. گوێی ناوەڕاست کە پێکاتەکەی پێگاتووە نشێوە تەشریحەکەی واتە ئەنەتۆمیەکەی 1.3 بە 1.5 نانۆمیتەرە. ئەم پێکاتەیە لە ناوەوە قەناتێکی ئۆستاچیە ڕەبتی کردووە بە بەشی سەرەوەی قوڕک بەش سەرێکیش لە ناو گوێی ناوەڕاستایە. ئەمە بەشێکی سەری حەزم کرد کە لە مۆزوعەکە بگەین لەگەڵ سێ پێکاتی ئێسکی بچووکی تایە. لە دوای ئەو گوێی داخلیمانە. گوێی داخلی کە زۆر بچووکە و نووساو بە پشتی دەماخەوە، یعنی سەرێکی نووساو بە گوێی ناوەڕاست، سەرێکی نووساو بە گوێی بە دەماخەوە یاخۆی خودت بە پێکاتی دەماخەوە. ئەم گوێی داخلیە دوو ئیشی ڕئیسیە. بەشێکیان جۆگرتنەوەتە لە 150 شەکەی توانین بڵین جۆگرتنە، لە 150 منێتەوە بۆ باڵانس، ینی بۆ ئەوەی کە ئێمە ڕاوەستاوین، ینی پۆزیشنمان وەرگرتووە بڵین ئاگاداری خۆمانین کە نەکەوین لەبەر ئەوەی ڕەبتی هەیە بە مێشکەوە بۆیە نەخێر هەر خۆی ئیشەکەی خۆی پێکاتەکەی خۆی و بینی باڵانسی لەش ڕێگەخا چکە باڵانسیە بەشی ڕئیسی ڕێکچەکەیەکی چیان چاوە ئەویکەم جومگە و ئێسکەکانە سێمیانە منێت و گوێی داخلی خۆی کەواتە هەر کاتێ لە فسیۆلۆجی یاخود لە پێکاتی گوێی داخلیە کێشەیە گەبێتەوە ئەو باڵانسە لێ تێگەچێت. ئەوش بە 3-4 ئەمانە نەوەیەکیمانەیە کاتێک کە جوڵەی سەرەکات سەرە جوڵێنە لە حەزەیەک و یە بۆ لای ئێمە وەکو نەخۆشیە لە دوتۆڵای جێژە بم لە حەزەیەک و چاگە بم. زۆر سەر جوڵەیان دکتۆریان بەڵێ ئەویان زۆر با و بە شوەیەکی گشتی ئێمە زۆرەی بینین ئەو نەوعانن لە کاتی جوڵەی سەرا زیاتر جێژە بن. نەوعێکی کەمانێ هەر لە بەنسۆی جۆ خۆیەوانێ هەست بە پڕبوونێک یاخود هەست بە گوێی لە شت نابێت جێژە بێ هەست بە فڵنەسەکەەکانی پڕبوونێک ئەوشیان مینی لەەوەشمان زۆرە. ناوعێکی کەژان هەموو ئیلتیهاباتەکانی بەشی سەرەوەی جیهازی تەنەفوسی دیسانەوە بێتە هۆی جێژ بوون. جیهازی هەناسە بەڵێ واتە ئیلتیهاباتی لوتی جێبی مزمین ئیلتیهابی بەشی سەرەوەی جیهازی تەنەفوسی هەموو بەشەکانی عادەتەن دیسانە بێت زۆر بکات ئەو ئیلتیهاباتان کە باسێکی هەمووی ینی پێوەستن بە یەکەوە مەسەن ئەوەی کە ئیلتیهابی لوتی هەبێ نازام چیت ئەوش کاریگەری لەسەر گوێکانەکات. بەڵێ سەرجاری وایە نەخۆشیێجێت سیرەکی ئیلتیهابێکی زۆری هەیە کۆکەیەکی زۆر بەشی سەرەوەی قورگ و بەشی دیوی ناوەی ڕووپۆشی لوتوانی ئیلتیهابێکی و تایەکی بە قوتی لەگەڵ یا دکتۆر هەست بە جێژبوونەکەم ئەوشمانە زۆر واریدە. بەڵام ئەگەر تۆ زیاتر بۆی بۆ ڕوونکەمەوە ئێمە لە گوێی داخلیە بۆچی هەست بە جێژبوونەکە ئەکەین واتە سەبەبەکەی چی؟ گوێی داخلی خۆی دوو پێکاتی زۆر ڕئیسی تایە. پێکاتێکیان سێ کەناڵمانەیە بە شێوەیەکی سێمیسەرکوڵە کەناڵ و بەشێکی کەشیمانە بە شێوەی حەلەزۆنی. ئەم بەشانە مەجموعەی خەلایی تایە ینی واتە مەجموعەیە خانەی تەبیعی تایە. ئەم خانانە کە پیانەوە ترێ هێرسێڵێنێر ناوی خۆی بخۆیەوەتی. ئەم هێرسێڵانە بە شێوەیەکی ئاوا گەر بڵێن درێژ و شاقوڵیە لە بەشی سەرەوەی مەجموعەیە هینی پێوەیە مەجموعەیە شتی وردی پێوەیە وەکو گەسکێک چۆن دەمەکەی پێکاتەیەکی سیلیای هەیە. ئەم پێکاتانە کە بە شێوەیە ئەجوڵێن واتە وەکو سەقفێک تۆ ئەو پێکاتانە کە ئەجوڵێت ئیتر تۆ لە شێوە فسیۆلۆجیەکە کێشە هەبێت و هەست بە و جێژبوو ناکەیت ئەنیواتە باڵانسی خۆ لە دەسێت. ئیشی ئەو پێکاتانە ڕاگررتنی بەڵانسە؟ بەڵێ ئیتر بە ملیۆنەها لەو سێڵی تایە بە ملیۆنەها لەو پێکاتی تایە کەەوە باڵانسی تۆ ڕێگەخات ئەنیواتە باڵانسی لەشی تۆ ئەو وەستێنێت. ئەمە توانین بڵین ئەمە شێوە دکتۆر بەڵێ ینی زۆر باسی پاکردنەوەی گوێکرێ باسی پەردی گوێکرێ ینی ئەو مامەڵە زانستێت چییە کە پێویستە ئێمە لەگەڵ گوێکانمان بیکەین؟
و پەردەی گوێ ینی گرنگیەکەی چییە؟ مەترسیەکان چییە بۆ سەری؟ تۆ مەبەستە ئەوەیە ڕەبتی کردووە بە پاکردنەوەی جۆ و پەردەی جۆ. پاکردنەوەی جۆ واتە پێکاتەی جۆ وەکو پێم وڵی جۆی خارجی پێکاتەیەکی ئەم پێکاتەیە وەکو پێست مەجموعە ڕژێنی تەیە ئەو ڕژێنانە ئەو مادە شەمعەیە دەرەکان هەموو زەلامێکی نۆرمەڵ هەیەی ینی واتە پێوتی ڕژێنە گلاندەکان ئەو مادە شەمعە چەورێکە دەرێ ئەو مادە شەمعە چەورێ لەو کەسانی کە پێستیان زۆر چەورە لەو کەسانی کە خۆی سێنەوە پێستمانە پێستی مامناوان پێستی چۆر پێستی وشل ئەو نوعانەی کە پێستیان چۆرە و مادە شەمعە زۆر دەرەکەن کە ئەو مادە شەمعیان زۆر دەرکرد ئیتر جاری وای جۆ ئەگرێت کە جۆی گرت بە شێوە عیلمێکی کە تۆ پاچیەکەیتەوە خاصن لای ئێمەوەکو پزیشکی خۆرگ و جۆ لود عادەتەن شتێکی زۆر بەسیتە و شتێکی زۆری ئەدیاری زۆر لە نەخۆشەکان لە دکتۆر خراپە بیشوین و پەردەی جۆمانەوەکو جەنابە عەزیەتی بێ تەختێ بەڵام ئێمە مجموعە حاڵەتمانێ بێ جۆ بشۆرێ مجموعە حاڵەتمانێ بێ جۆ نەشۆرێ ئەو حاڵەتانی کە بێ جۆ بشۆرێ و زەرەر بە پەردەی جۆ نەگەیەنێ ئەو نەوعانەن کە تایبەتن بە چیتر نەخۆشەکەی گوێ قەپاتە ناتوانێت گوێ لە شت نییە دوو طریقەمانەیە بە شێوەی سەکشنیا بە شێوەی ئەو 50 سیسی دیستڵۆتەر و بۆیە شوێن بە شێوەی پەمپێک ئەو حاڵەتانی کە نابێت جۆ بشۆرێ بۆ نمونێ منە نەخۆشێژ بۆ لامان ئەوانە نابێ شوێنێک لەوانەوەکو جەنابە پەردەی جۆی کون بێ یەکی ئیلتیابی مزمینی جۆی هەبێ یەکێ 6 مانگلەوە پێ جۆی ناوەڕاستی ئیلتیابی هەبێ یەکێ لینجی و ئاو لە ناو گوێ هەبێ یاخود یەکێک لە ئەسڵایی گوێی بیستێت ئەو گوێی کە تەواو نیۆم گوێشی قەپا دوێ بۆ لای تۆ ئەمانە بێت تۆ حەزەرکەیت و نێشۆی یاخود نەشتەرگەری لە گوێ بۆ کرابێ یاخود مادەیەکی ڕق لە گوێ بێ کاتێک تۆ ئاوی تێکەیت مادە ڕقەکە ئاوسێوەکو لە تەگەنمێک یاخود لە تەنور خاصن لە مناڵاوانە یاخود جاری وا هەیە مادەیەکی نەرم ئەفوو ئەی ئاوسێنەوەکو گەنمێک نابێ ئاوی تێکەی یا مادەیەکی ڕق نابێ پاڵی پێنوش پەردەی گوێی تەقێت دکتۆر هەنێک کات من بیستومە کاڵێن ینی تا دکتۆر وێ باس ینی ئەو مادەیە ئەوەندە مهمە کە هەر هەرشەرەیەک لی نزیک بێتەوە ناتوانێت ئەو مادەیە مجموعە پێکاتی فسیۆلۆژی سپادی بۆ گوێ شێک و تەڕیەک بە گوێ بەخشێ لە عینەن کاتە ئەبێتە هۆی کۆبوونەوەی بۆ نمونە تەپ و تۆز و خۆڵ و میکرۆ وەکو بەشێک لەو بەشات توانێ بیگرۆک و فلتەرێنەیە لە بچێتە ناوە اینجا ئەوەی جەنابە کە تایبەت بە پەردەی جۆ مەبەستا پەردەی جۆ بەڕاستی گەر هاتوو نەخۆشێک پەردەی جۆی کون بوو تۆ ئەبێ زۆر بە حەزەرەوە گوێی بۆ بشۆی یاخود بە سەکشنەکە بە سەکەرەکە بەکاری پاچکەیتەوە دکتۆر زیاتر لەسەر گەژمانەکە قسە بکەن شێوە گشتەکانی مابوو ئێمە وتبوو یەکێکمان باس کردوتمان شێوە لۆکاڵەکانیانی ئەو شوەی کە پەیوەندی بە گوێ شێوە گشتەکانیش شێوە عامەکانمان ئەو کەسانی کە زەختیان بەرزە ئەو کەسانی کە زەختیان نزمە ئەو کەسانی کە چۆری خوێنیان بەرزە ئەو کەسانی کە بۆریەکانی خۆیان یاخود جاری وایە بەعزێ کەس پێکاتی لیانی دڵی مەزبوط نابێ بێتە هۆی جێژ بوون ئەو کەسانی بەرکەوتێکی گەرمی زۆریانە بێر جێژە بن ئەو کەسانی هەرمیان باڵێ ئەمە پێوترێ سەبەبە گشتەکان سەبەبە گشتەکانی تر زۆرن ئەمە بڵێن پێ شەشێکی ئەو کەسانی کە لیانی دڵیان بە شێوەی وەکو پێم وتی ئایتر ئایا بە لیانێکی زۆرە بێ بە کوردینی نییە پێ یاخود بە منەظەم نییە توانی وا بڵێن لەگەڵیشیا ئەو کەسانی بڵێن وەکو بە گەرمێکی زۆرە کەون یاخود ئەو کەسانی تووشی وشک بوونەوە بن یاخود ئەو کەسانی کەوتچە بۆریەکان و بۆریەکانی خوێنیان تووشی حاڵەتێکە بن پیانە وترێ ئەثیرۆسکلۆرۆس زۆیان یاخود کۆبوونەوەی کۆلیسترۆل لە بۆریەکانی خوێنیان ئەوانە زۆر واریدن یاخود ئەو کەسانەی بە شێوەیەکی گشتی ئیسا ئێمە لەوانەیە بڵێن نەخۆشێک پێوانەیە حەشەرات بە شێوەیەکی گشتیوانش بێتەوە هۆی گشتی یاخود ئەو کەسانی سوتە سواری تیارە ئەبن بارۆترۆمایان پێوتری هەست بە جێژبوونێکی موقەتەکەن یا لەحزەیەکەکەن ئەوشمانە زۆر واریدە و یان ئەو کەسانی شکریان بەرزە بۆ نمونە ئێمە بۆ یەکسەر فەحسی خوێنەکانیان بۆ نووسیمزانی شەکر و چەوری و ئەو کەسانی کە ئیلتیهابی فەقەراتی ملیانەیە ئەم گروپانەش گروپێکی زۆرن یاخود ئەو کەسانی تووشی نەزیفە بن یا ئەو کەسانی کۆبوونەوەی خوێنیانەیە بە بەرکەوتەیەکیانە بێت سەریان بە شتێکەکەوێت تۆزێ خوێن لە بەشی ڕووپۆشی دەماخەکۆ بێتەوە ئەوش نوعی گشتێکە دکتۆر ئەگەر زیاتر لەسەر گوێ ناوەڕاست قسە بکەن باسی شکلی گوێ ناوەڕاستمان کرد ئەگەر باسی کاریە بکەم بەڵێ باسی کارەکەی بکەم بزانم کاری چێ بەڵێ گوێی ناوەڕاست پێ کاتەکەیمان بە سەریعی باس کرد گوێی ناوەڕاست ڕێڕەوێکە بۆ نەقڵکردنی سەڵتەکان لە گوێی خارجیەوە بۆ ڕێڕەوێک بۆ گوێی داخلی یعنی ئیشەکەی لە ساسە ئەو جۆگرتنە یاخود نەقڵی ئەو
سەوتەیە کە بە شێوەی شەپۆل بۆ تۆیەت بۆ کەسێجیە و ئەو ژەمان شت کاتێک کە ئیلتیاباتەکە کاتێک کە میکرۆب و وەکو قەناتۆستاچی بۆم باس کردی زۆر کەس بۆی ئەم پەتاو سەرما و نەخۆشی و میکرۆبەکە لە قورگەوە نەقڵە بێ ئەچێ بۆی چۆ بۆ جوێی ناوەڕاست ئەوانی شارە بنەهۆی ناوەڕاست ناسکە ینی بەبەرکەوتن یاخود بە ڤایرۆسێک تووشی بەڵێ چۆن تووشە بێ بەڵێ ئێستا زۆر کەس ئەڵێ دکتۆر بۆ من یە بۆ لاو بڵێن قورجیە شویتیابێکیە بۆ ڕۆژێ پێشەوە کەچی ڕۆژی دوای ئەوەیە ئەڵێ ئازارێکی گوێی زۆرمەیە بۆ ئەو میکرۆبە ڕێڕەوەکەی بۆی قەناتی ئۆستای چۆر ناوی خۆی بەخۆی بە شوی قەنات ینی 3.7 سانتیمە لە بینی گوێی ناوەڕاست و قورگا میکرۆبەکان بە وەسیتی لێوەچنە ناو سەرەکەون بەرەو چۆ بەرەو گوێی ناوەڕاست کاتی زەختی گوێی ناوەڕاست بەرزە بێتەوە یاخود پێکاتەکەی پڕەبێ لە مادەیەکی شلەمەنی و ئیلتیهابە جۆکە کپە بێ ئازار دروست دەکات ئەبێت هۆی جەژبوونی ژەویش بەڵام زۆر بەناسکی باسەکەم دکتۆر ینی زۆر بۆچی ئەوەندە ناسکە پێکاتەکەی وایە کە زۆر ناسک بێتیان ئێمە ناتوانین بڵێ ناسک چۆن خۆی ئازاری زۆریانە بێت ینی ناسکەکە ئەوەیە وەکو جەناب بدەڵی چونکە نەخۆشەکە زۆری زەعاجێ بێ شتێک بۆ زانشتێکی زۆر گەورە لە مشکایەتی ئازارێکی زۆر دروست دەکات چونکە پڕە بێ لە جەراعەت و زەختی ناو گوێ ئەمە قەناتی ئۆستاچی چیەکە زەخت لە بینی گوێی ناوەڕاست و ناو قورگ و دەرەوە ڕێگەخا کاتی و قەناتای گیرێ بۆی میکرۆب ئیلتیاباتەوە ئەو زەختە زیاکە و نەخۆشەکە ئازارێکی زۆر بەقوتیە بێ بەس پاش 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەگەر ئازارێکی وا بمێنێتەوە پەردەی گوێ تەقینە ڕێڕەوەکە و جەراعەتەکەیەتە دەڕێ ڕۆژ دوایی ئەڵێ وەڵام باشمانی باسمان کرد ینی جۆری ئەو نەخۆشییانن کە گوێ تووشێ بێت چارەسەرەکانی چۆنن بۆ نمونە چارەسەرەکە ئەگەر باسی جێژبوونەکان بکەین گشتێکانەوە هەریەکە بە جۆرەی پێکاتی خۆی شکلی بەرزە کۆنتترۆلیەکەی زەختی بەرزە کۆنتترۆلیەکەی هەر کێشەیەکەی چوری خوێنە کۆنتترۆلی ئەەکەی نەبزۆلیانی دڵی مەزبوط نییە تۆ دەرمانی خاص تایبەت بخۆیەتی ئێمە بەس ئەوانەی جۆ عادەتە نەسیحەتیانەکەین بەنیسبەی جۆوە سەریان بە سەریعی بە چۆپ و ڕاستانە جۆڵێنن کاتێک کە هەڵەسن بە هێواشی لە عەرزا بە هیچ جۆرێک پاڵ نەکەون یاخود دانەنیشن سەر کورسی دانیشن ئەنجا سەریان بە چۆپ و ڕاست و سەریع وەکو چۆن زەلامێ فەقراتی ملێوا سەر بجۆڵن بە هێواشی لەگەڵیشان مەجموعەی دەرمانی خاصمانی تایبەت بە گێژبوون ئەوەی کە زۆر بەکارێنی ستاجیرۆنمانێ بیتا سێرامانێ مەجموعەی حەبی خاصی تایبەت بە گێژبوونەکە هەمووشی بە ملیگراماتی خۆیەتی ئەگەر زۆر بۆ 75 کەم بوو 25 ئەیتە و لەگەڵیشیا لەویش گرنگتر بەڕاستی هەمویان بە شێوەیەکی گشتی دەرمانی ئیلتیاباتیانی وەکو چکە قسمێکی زۆریان ئەوانەی کەیان زیاتری گێژبوونەکانیان سەبەبی ئەوەی ئیلتیاباتی ڤایرۆسیە بەکتریانێ لە بەشی سەرەوەی جیازی تەنەفوسی بۆ ئەو کاتێک کە ئیلتیاباتی ڤایرۆسیە بێ ئەوە چ کاریگەریەکی بێ دکتۆر ئەوی ژەر بە هەمان طریقە چۆن ئیلتیهابات ئەکات کاریگەریەکە زۆرە بێت یان کەمە بێت جێژبوونەکەی نەکرێت ئەو زۆر نابێت ئەو عادەتەن نیسبەتی جێژبوونەکە ئارازەکانی کەی زیاترە گوێی کپە بێ گوێی باش لە شت نییە گوێی ئەخورێت یاخود گوێی ئازاری هەیە ئەم جۆرە حاڵەتانی زیاتر وەک لە جێژبوونەکەی دکتۆر بێجگە لە گەژبوونەکە یان نازانم ئەم ئاڕازانێکە خۆتان باسان کرد ئەگەر هاتوو گوێ تووشی ئیلتیهاب بوو یان هەڵبوون بوو ئەوە بێگومان باسی گەژبوونمان کرد کە تووشی گەژبوونە بێت بێژگەلەوە چه ئاڕازێکی تریە بێت بێژگە لە گەژبوونەکە تەنیا ئەوە گوێکبوونەکە اینجا ئەم نەخۆشیێش درێژ ئەبێت بە ماوەیەکی درێژیان کاتیە بەڵێ جۆکی ئیلتیاباتی ئەبێ وەکو پێم وتی گوێی ئەخورێ گوێی باش لە شت نابێت ئەو لیمفە گلاندەکان یاخود گرێ لیمفەکانی چوادەوری گوێ ئاوسەیە زۆر لە نەخۆشەکان ناتوانن دەمکەن یا لە کاتی کردنەوەی دەمە ئازارێکی زۆریانە بێ یاخود کاتێک تۆ فاسی ناو کەناڵی گوێیەکە هێز بە ئازارێکەکە لەگەڵیشیان لەرزوتایە بێشەوە گشتیەکان بڵێن لەرزوتایەکی بەرزی ئەبێ کاریگەری بۆ سەری و نازام شوێنەکانی تریشە بێت دکتۆر بەڵێ گەر ئیلتیابێکی مزمین زۆر مایەوە لە ناو گوێی داخلیە لە ناو گوێی ناوەڕاستە وەکو پێم وتی لە دەماخەوە نزیکە عادەتەن احتیمالی زۆرە ئەو جەراعەتە ئەو ئیلتیابە سەرکەوێ بۆ ناو دەماغ لەبەرەوە نابێ بە بەسیتی وەریگری بەڵام ئێمە دایمە بە شێوەیەکی گشتی بۆی کە خۆمان لە حاڵەتەکانی ئیلتیاباتی جۆ بپارێزین دوو طریقی زۆر بەسیطمانی و زۆر احتیاطی خەڵک دەتوانین استفادەی لێ بکات بۆ نمونە کاتی جۆ خۆ دەشۆیت وشکردنەوەی کەناڵی جۆ زۆر گرنگە بەڵام ئەڵێن زۆر ئەڵێن خراپە دکتۆر وشکردنەوە بەچی بە شتێکی زۆر بەسیط بە پارچێک لۆکە نیفالینێکی جسمی خۆ پەنجەیەک ناو جۆ پاکێت یاخود لە دووری مەترێکەوە کە قژ وشکەکەیتەوە ئەمە بەرزکەیتەوە بۆی کە کەناڵەکە ڕێک بێتەوە
هەوای گەرمەی لە ناو کەناڵی جۆ بۆ چونکە کەناڵی جۆ هەوابەری کەوانی کاکچە نەخێر لە دووری مەترێکەوە خۆی کاکچە چێشی گوێی جۆ چییە کەناڵەکە تاریکە ئەمە یەک و لەگەڵیشە لەو مهمتر میکرۆبەکە لە شوێنی تاریک و شیارە گەشاکە لەبەرو کاتێک کەناڵەکە وشک بێتۆ لەو کێشەوە بە دوورەبی یاخود ئیلتیاباتی قڕگ و بەشی سەرۆی لوتوانە دەبێت زوو لای دکتۆر دەرمانی ئیلتیابات بنەوە ئەیمانی نەکاوەری نەگرێ بۆی کە نەبێ بە مزعافات سەرکەوێ بۆی دکتۆر من زۆر جابینیومە کە باوڵێن هەندێک کەس بۆ چارەسەری گوێەکانی ئەگەر ئازاری هەبێت قەترە وەرەگرێ یان چ کاتێک گاتەوەی کە نەشتەرگەری بۆ بکرێت بۆ جۆ بەڵێ بەنسبەت جوانێ دووسێ حاڵەتمانە یەکێک لەو حاڵەتانە ئەگەر هاتوو نەخۆشەکە تۆ باسی کلمەی نەشتەرگەری و کرد ئەگەر هاتوو بەڵێن بۆ نمونە نەشتەرگەری بچووکمانێ جارێ ئەگەر هاتوو لە ناو گوێ نەوعی چانێ بە شێوەی دوومەڵ و گەورە بێ و ئازارێکی زۆر دروستەکە تۆ هەر بە تەنها وەکو دوومەڵی دەمی فەتحەکەیەکەیتەوانی و پڵیتێکی بۆ دانیت و ئەوە توانین بڵێن هەر بە شێوەی لۆکەڵ بە بەنجێکی مۆزعی ئەکرێ نوعی چکەمان هەیە بڵێن بۆ نمونە پەردەی جۆ لە وەکو پێم وتی کەناڵی گوێی ناوەڕازی التیابێکی زۆری بێ و پڕبوو بێ لە جەراعەت و لە پشتیۆ زۆر کۆبوو بێتەوە ئێمە چی بۆکەین فەتحەیەکی بۆکەین بە شێوەی تیوبێکدان لە ناو پەردەی گوێ و بۆی کە ئەو بڵێن ئیلتیهابات و ئەو ڕێخستنی ئیشوکاری گوێی ناوەڕاز بە تیوبێکی بچووک لە ناو پەردەکە دانیت ئەمە ئەویان نەوعیچکانی کێشانێ لە بڵێن ئێسکەکانی گوێی ناوەڕاست خۆی لە ڕێخستنی شێوازی شکردنەکەیانە ئەوەشیان بەڕاستی توانی تایبەتە بازی نەشتەرگەری خاصی ئەوێ بۆ ئەو کەسانی کە تووشی ئۆتۆسکلۆرۆسەبەری قورسەوانی جاری وا دوو ئێسکان بەیەکەوە ئەنووسێ ئەو حاڵەتەمان هەیە ئیسفادە نەشتەرگەری بۆ مناڵێک ئەمە چۆنەکەن ئەگەر بۆ کامیان بۆ چنەوەی بۆ ئەم نەوعانە لە مناڵە هەیە یانی ئەگەر هاتو مناڵ توش یان پێویستی بە نەشتەرگەری بێت بۆ ئەو چۆنەکەن یان پێویستی نابێت لە مناڵەیە حاڵەتمانەیە نەشتەرگەری ئەگەر بڵێن ئەو مناڵانەی کە لە ساڵی یەکەمایە لە ساڵی دووەماکە لە ساڵی سێم و چوارەمەکە گویان لە شت نابێ کۆکلیامانەیە ئەو کۆکلیاریا خود پێوترێ سەماعە کە ئەچێنرێت ئەو پێوتێ کۆکلێر ئیمپلانتیشن واتە تۆ زەرعی سەماعەیەکی داخلی بۆکەی لە ناو گوێی داخلیە ئەوە دایمیە دکتۆر بەڵێ ئەو زۆریان سوودمەند دەبن بێسە زۆر کەس ئەوانەی کە لە مناڵیەوە ئیتر ئایا بە زگماکی یا کێشەی نەخۆشیی چانێ ئەوانە زۆر سفادەی لەکەن لەو جۆرە نەشتەرگەریە بۆ مناڵ دکتۆر بەڵێ ینی ئەم پرسیارێکی وامان نەماوە بە زەمێ لەسەر پاکەرەوە قسە بکەین زۆر دکتۆر ڕخنەی هەیە یا قساکە لەسەری کە چۆن خەڵک بەکارێنی ئەم مادەی کە تۆزێک لۆکە بە مادەیەکەوە فرۆشتێتەوە ئەوە چوان چۆن بەکاربێ من بۆ خۆم زۆر بەکارێنم زەرری چییە؟ هیچ زۆرە زەرێکی نییە ئەگەر بە شێوکی زۆر میکانیکی و بەسیتی باسیکەین ئەو شەریکاتانە بەعزێکیان لۆکەکە و ئەو بڵێن ئەو داری کە پێوەیەتی جاری وا هەیە مەزبوط نییە زۆر کەزێ وەلامان ئەوەنە کە بەکاری نەسێکی لۆکەکەی تا بەجێماوە نازانە زەختی لەیەکە یاخود ئەو شێوەستیکی کە بەکارێنێ مەزبوط نییە و بڵێن عادیە قسمێک ئەو کێشێکمان بۆ دروستەکە توانین بڵێن ئەوە یەک دووەمیان ناو کەناڵی جۆ پێستە ئەگەر هاتوو تۆ بە زەختی لێکرد جاری وایە تۆ زەختی لەکەی لە ناو ڕووپۆشەکە 2.5 سانتیمە ئەڕەمی پێستە ئەم وەکو پێستی ئەتیادی تۆ ئەگەر هاتوو زۆر بە زەخت بەکاری بێنی سووربوونەوە دروستەکەی لەگەڵیشیا پێستەکە برینارەکەی سیرەکەی پاش مودێکە زۆر بەکاری و عزیزی جۆ دەگەێ بێ بە دوومەڵ بەڵێ وایە بەتەوقع کلیل جۆی بەکارێنی هەر هەمان ئینەکەی کاکچاگرێتەوە مەبەستم چییە تۆ ئەبێ کە بەکاری ئێنی وریای دووشت بی یەکەمیان ئەو کەناڵە عزێدنی پێستەکە سەختی لێنەکەی بۆی کە میکرۆبەکە تۆ لەژێر پێستەکە چێنی عزێتی دوایە بێ بە دوومەڵ ئەژی ناوەکو هیچ زەرێکی نییە چکە زۆر جاری جۆ خۆی جۆرە حرەکەیکی خاصی تایە ئەگەر دیقەتی بێ بەیانیان لە خەو هەستی حەسەنەوانەی پێستیان چەورە سیرەکەی خۆی هاتوۆتە پێشی پێشەوە ئەو مادەشەمەیە هاتووە تێگەی تەناو تەنها جاریاتەوە بە جۆپاکەتوانی بخیتە پشتەوەی سوادی لێ بکەیت و وەکو دەمی شتێک فڕیتەدا بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کرماچ خەزنەدار پسپۆڕی نەخۆشیەکانی قۆرگۆلووت و گوێ سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵ مام سپاس بۆ زانەکانت زۆر سپاسی و کارمەندان بەڵێ بەڕێزان